دووبارە سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز لە بابەتی کۆتایی گەڕاینەوەلاتان باس لە شێعر و ئەدەبیاتی کوردی باس لە جوان نووسەکانی کوردەکەین. بێگومان پێچێت لە سەردەمی نالیدا بەدەیان شاعیر هەبوو بێت، بەڵام دوجار ناوی نالی و چەندین شاعری تر بە زنوێتی لە مێژووی کۆمەڵگەی کوردەواری و کتێبخانەکانی کوردەواری دامانەوە. کاروانە جوانەکەی ئەدەبیاتی کوردی و دەقە جوانەکان و شیعرە جوانەکان لە بابەتاهیری هەمەدانیەوە کە سەردەمی کلاسیکەکە لەگەڵ کۆمەڵە شاعیرە ئەو ئامانەتە سپێردرا بۆ سەردەمی نوێی شاعیر کە دەکاتە کۆمەڵێک لە شاعیران وەکو شێخ نووری شێخ ساڵح و هەروەها گۆران و چەندین شاعری تر. لەوەیشەوە ئامانەتەکە گەیشت بە سەردەمی هاوچەرخ کە بەختیار عەلی و عەبدوڵا پەشیە و تەڵعەت تاهیر و چەندین شاعری تر. بێگومان هەمیشە شێعر و ئەدەبیاتی کوردی لە لووتکەی جوانی دامێنێتەوە کاتێک کە ئەم شاعرە جوان نووسانەی کورد بۆ نەوەکانی داهاتووش بەردەوام ئەنووسن. هەمیشەش وەک بیرمان نەچێت لە بەرەی خەڵک دابوونە لە کوچە و لە شەقام و لە ناو ماڵەکان و لەسەر زاری تەواوی خەڵکی نیشتیمان بێگومان شێعرەکانیان ئەوترێتەوە. ئەمە مێژووە و لەبیر ناکرێت. پێچێت ئێمە تا سەر پێکەوە نەمێنینەوە، بەڵام نووسینەکانمان دەبێتە مێژوو بۆ هەمووان ئەمێنێتەوە. مامۆستا بەخێر بێت. قوربانی بم، سپاس دەکەم. کاک میر بەخێر بێت. بەخێر بێت مامۆستا، تەندروستی چۆنە؟ سپاس دەکەم. باشی. خوا بەخێر بێت. کاکە میر بەخێر بێت. بەیانیەوە باشتر. مامۆستا باخی ئەدەب یاخود ئەدەبیات چییە و چی لە ژیانی ئێمە و لە واقعی ئێمەدا دەگۆڕێت؟ زۆر سپاس بۆ دەرفەتە، سپاس بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک. ڕاستی ئەدەب هیچ پێ ناگۆڕدری، شتێک نەبێ، یەک شتی پێ دەگۆڕدری. ینی ئەدەب ناتوانێت سەری بەنزین هەرزانکە، ئەدەب ناتوانێت گەستەعینکە، ئەدەب ناتوانێت خانوو بۆ بێنەوەیان دروستکە. ئەدەب تەنیا دەتوانێت بیرکردنەوەی خەڵک جوانکە تا ڕەفتاری جوان بێ، چونکە هەموو ڕەفتارێکی جوان بێگومان لە بیرکردنەوەیەکی جوانەوە دی. ئەدەبیات زیاتر لەسەر بیرکردنەوە و دنیابینی ئیش دەکا. مرۆڤەکان تا دنیابینیان جوانتر بێ و تا بیرکردنەوەیان باشتر بێ، بێگومان ڕەفتاریشان جوانتر و باشتر دەبێ. ڕەنگە کەسێک کە دەبە ئاوەکە لە ناو سیارە فڕێنادا، ئەم ڕەفتارە جوانە دەکا کە فڕێنادا هیەوەیە کە جوان بیرەکاتەوە. ئەدەبیش لەسەر بیرکردنەوە ئیش دەکا، لەسەر وشیاری و هۆشمەندی ئیش دەکا. تەنیا ئەوەی پێدەکرێت. گرنگی ئەدەبیات بۆ ئێمەی کورد بە تایبەتی لە ڕادەبەدەرە، لەبە هۆکارێکی سادا میلەتانی تر ئەگەر ئەدەبیشان کەس بێ یان هونەریشان کەس بێ، مەسەلەن چوارچێوە و قاوغێکیان هەیە کە پێ دەڵێن دەوڵەت، کە پێ دەڵێن مێژووی خۆیان، کە پێ دەڵێن جوگرافیایان. ئێمە خۆتان دەزانن مێژۆکەمان زۆربەی دزراوە، دوژمنانمان دزیویانە و ئاوەژویان کردوێتەوە. جوگرافیاش لە هیچ پانتاییەکی یاسایی ئەم هەسارەیە قوارەیەکی کوردی بوونی نییە. دەوڵەتی ڕاستەقینەی ئەمە شوێن و ماڵی ڕاستەقینەی ئێمە زمان بووە. ئێمە هەمیشە ناو زمانە دەوڵەتمان هەبووە، ناو زمانە ڕیفۆرممان هەبووە، ناو زمانە خەیاڵمان ئیشی کردو و زیندوو بووینە. کەواتە ئەدەبیات کە باڵێن ئەدەب بوونەوەرێکی زمانەوانیە، ئەو زمانە بۆ ئێمە بۆتە دەوڵەتمان، بۆتە هێلانەمان، بۆتە ئەو ماڵەمان تایدا حەوانێتەوە و لە ناو نەچوینە. چکە یەکێک لە ئەسبابی ناو نەچوونی کورد زمانەکەیەتی کە وێڕای ئەو هەموو سەدان ساڵی هێرش و ئەو ستەمانی بەرامبەری کراوە، زمانەکەی وا لێ کردووە ئەم میلەتە بە زیندوی و بینێتەوە تا ئێستاش بەردەوام بێ. بۆیە ئەدەبیات بۆ ئێمە تەنیا با بڵێین ئامراز نییە بۆ گەیاندنی هەست و نەست و خولیا و ئومێد و شکستەکانمان، بەڵکو ماڵمانە. یعنی ئێمە لە ڕێگەی ئەحمەدی خانیەوە دەوڵەتمان لە ناو زمان دروست کردووە، لە ڕێگەی حاجی قادری کۆییەوە مەسەلەن ڕۆشنگەریمان لە ناو زمان دروست کردیە، لە ڕێگای فایق بێ کەسەوە ڕیفۆرممان کردیە لە ژیانی کۆمەڵایەتی. واتە زمان هێلانە و ماڵی ڕاستەقینەی ئێمە بووە. دەستخۆش. ئێمە لەگەڵ شارە جوانەکانی تۆیە کۆمەڵە پرسیاری جددیشەکەین کە پرسیاری شەقام و ئەو کەسانەیە کە شارەکانی تۆیان بەلاوە جوانە، بێگومان هەمیشەش پێچی ڕەخنەژدێکێک بێت لە سەربەرەکانی جوانی شاعیر. مامۆستا تەڵات کەرەستە شعرەکانی تۆ کە بەکارت هێناوە
هەم لە شاعرانی پێش خۆت جیاواز بووە و هەم لە شاعرانی سەردەمی خۆتیش جیاواز بووە بۆ نمونە هەندێک گوشەی ناشعریانە کە تۆ بەکارتێناوە لە شعرەکان تا وەکو باینجان وەکو ماتۆڕ وەکو سەلاجات چۆن تەڵعەت تاهیر توانی ئەم داهێنانە گەورە لە شیعرا بکات؟ زمانی شعری ئێمە زمانێکی ڕۆتینی بوو، خەڵک پێ ڕاهات بوو، سەرسوڕمان و ئیمبیهاری تیادا نەما بوو، زۆربەی هەرە زۆری 300-400 وشەیەک بوو، هەر چۆنێک لێک دەدا دەبووی بە شاعیر، سەرا بوو، گەڵا بوو، باران بوو، ژوان بوو، ئیتر شەوگار بوو، چوزانم ینی تریفە بوو، ئیتر هەستم دەکرد ئەمە دوورکەوتوتەوە لە ژیانی ڕۆژانەی خەڵک. یعنی ئەو زمانەی کە ئەو زمانە شعری لە ناو شاعردا هەبوو پەیوەندی بە خەڵکەوە نەمابوو، بەڕاستی پەیوەندی بە دوکاندار و بە گەنجێک کە تاین نابێ و بە سڕەی با بڵێن دائیرە و بەو مەشاکلانەوە نەماوو. دەبواە ئەو زمانە ینی من پێم وایە، ڕەنگە نازانم سەرکەوتوومەیە نە بەس هەوڵم داوە، ئیتر دەبواە ئەم وشانەش بێتە ناو تێکستەوە. یعنی من لەگەڵ داکەم دوکانمان هەبوو بەس سەر و کارم لەگەڵ باینجان و لیمو و ئەوانە بوو، ئیتر کەڵکی ئەوی نەبا و باسی نەورەز بکەم. ینی زۆر جاران لە گەڕەکەکەی ئێمە بە دە ڕۆژ ئەو نەدەهاتەوە شعریان دەنووسێ سەر نەورەز، کەچی دە ڕۆژە خۆ نەشتیایی نەورەز. ئیتر مەسەلەن ئەوەندەی یادەوەریم لەگەڵ مریشک و عەلەشیش و مراویەکانی داکەم هەبوو، من ئەوەندە یادەوەریم لەگەڵ نەورەس و ماسی و دەریا و ئەوانەوە نەبوو. ئیتر دەمویست ئەدەبیات بێتەوە ناو کۆڵان، ناو گەڕاک، ناو مەجلیس. ئیتر مەسەلەن فەرهەنگی ئەدەبی کوردی خەریک بوو پەیوەندی بە ژیانی خەڵکەوە نەمێنێ، شاعران لە دۆڵێک بوون و خەڵکیش لە دۆڵێکی تر، بە تایبەتی خەڵکی ئێمە لە شعر تەری بووە، یعنی وای لێ هاتبوو شعریش وەکو دروشمەکانی سیاست خەریک و کاڵ دەبەوە. ئیتر هەندێک شتیشم دەبینی مەسەلەن ئەوەی لە باینجانە دەمبینی بەڕاستی لە نەورەسانەم دەبینی. ینی مەسەلەن خەفەتم لەوە دەخوارد کە باینجان ناسێتە خەستەخانە، خەڵک لەنجی بە پرتەقاڵ و بە سێو دەداوەندە بە باینجانی نادا. ئیتر هەست دەکرد منیش وەکو باینجان پەراوێز خراوم، ینی ئەوە بووە. هێنانی ئەم کەرستانە هێزگار پێویستە لە برەوەی کەرستەی ژیانن، ینی معقول نییە ئاسنگەرێک لە هەموو تەمەنی لە تێکستی کوردیا ناوی چەکوژ نەبینێ، معلێلم لە منداڵیەوە ئاسنگەرێنی، یعنی دارتاشە چوار پشتی دارتاشە، یعنی 80 ساڵە و عایلەیە دارتاشن، مەسەلەن مشار نابینێ لە ناو تێکستی کوردیا، معلێلم ئەو یادەوەری لەگەڵ مشارە هەیە، یعنی سێنەوە دارتاش بوونە. کەواتە مامۆستا پێت وایە ئەو کەرستانی کە خزمەتیان کردووە بە مرۆڤ پێویستە ناوێن بهێنرێت؟ بێگومان سەیریکە ئەدەبیاتی ئێمە مەسەلەن زۆر جاران ئیشی لەسەر چشکەلەوەدا ئیش لەسەر ناوچەگرێتی کردووە، ئیشی لەسەر قەومیەت کردووە، ئیشی لەسەر زۆر جاران ئینسانیەت کردووە، بەڵام دەبێت بزانانی حتا کەلیمە ئینسانیەتیش علامەشی ئیستیفامی لەسەرە، یعنی تۆ حتا کە داوای ئەدەبی مرۆڤایەتی دەکەی لەسەر حسابی و گەڵایانەیە کە بەرە زیندون، لەسەر حسابی کۆتر و پشیلە و سەگ و بڵنگوانەیە. ئیتر حتا ئینسان کە تێکس دەنووسێ نەک دەبێ ئەو کەرستانەی کە ئێمال کراون لایەن ئینسانەوە، ئەوانەی تریش ئەو باڵێن ئەو گیاندارانەی ئیهمال کراون لایەن سروشتیشەوە ئاگدار بێ، یان ئەو دارانەی ئیهمال کراون لایەن ئینسانیشەوە ئاگدار بێ. ئەدەب بەس مڵکی کۆمەڵێک دەستەواژە نییە، یان مڵکی کۆمەڵێک فەرهەنگ نییە، دەبێت فەرهەنگی زۆر فراوانتر بکرێ. هیچ معقول نییە مەسەلەن هەفتانە ئێمە دەچینە حەلاق، دەچینە سەرتاشخانە، مەسەلەن هەموو ئەدەبی کوردی بگەرە سەرتاشخانی تیا نەبێ، مع العلم ئەستێرە و شەوگار و تریفە کڵاشە بکە، چی ئەستێرەی گرتووە کەس ئەی کاکە تۆ هەفتەی دووجار لەسەر لای حەلاقەکە دەچیرۆکەشی لەسەر حەلاقەکە بنووسە، بەخشانێکی بنووسە، دیێڕە شعرێکی بنووسە، بێتەوە ناو ژیانیان. زۆر باشە مامۆستا، خوێنەر کاتێک شعرەکانی تۆ دەخوێنێتەوە ئەنی هەست دەکات کە دەتوانێت وەکو تۆ بنووسێت، بەس کاتێک کە دەیەوێت بنووسێت هەست دەکات، ئەنی دەبینێت کە کارێکی قورسە و ناتوانێت. شعرەکانی مامۆستا تەڵعەت تاهیر ڕوونە یاخود واقعە؟
سەیریکە هەموو شتێکی قوڵ ڕوونە یعنی ئاو ئەتو مەسەلەن ئێستا 300 لۆری خۆڵ بخە ناو دەریای سپیناوە ڕاستەوە لێڵ ناوێ وری قوڵە بەڵام ئاوێکی تەنێک هەر ئاوای لێ بکە هەر بەدەست ئاوای لێ بکە لیخنە بێ لێڵە بێ من پێم وایە هەموو بیرۆکەیەکی باش هەموو بیرۆکەیەکی جوان ڕوونە بۆ دەبینی قسەی دایک ڕوونە دەبروی هەمووی خۆشەویستیە یعنی دەبینی دایک هەرگیزا و هەرگیز و نازانم چی بەکار نایێنێ ئەو مستڵحانە ناڵێ مەسەلەن ئەرکۆلۆژیا بەکار نایێنێ ئەنتۆلۆژیا بەکار نایێنێ ئەپستمۆلۆژیا بەکار هیچ دایکێکەوە بەکار نایێنێ زۆر بەڕوونی لە بروی مەبەستی خلافی نییە دەبروی هەستەکەی قوڵە زۆر بەڕوونی قسەکان دەگاتە دڵت ئەوانەی کە ئاوەکە لیخن دەکەن بەڕاستی قوڵایی خۆیان دەشارنەوە تۆ سەیری کە حتا لە ڕازگۆیی شاوایە یعنی ئەگە من ئێستا بەڕاستی بڵێ میرە دەدنیارم دێ سەری مانگ دەدەمەوە هیچ پێویست بە فێڵ ناکە بەس بموێ دەدنیاری لێ بخۆم 100 شێر و ڕێوی دێنمەوە حتا لە هینیشە یعنی حتا لە مامەڵەی کۆمەڵایەتیشە کە ڕاستەکەت گوت لە بروی نیەتت خراپ نییە یان جوانێکە ناشاریتەوە بەڵام بمێ فێڵ لێ بکەم دەبێت 100 شێر و ڕێوی بێنمەوە کێشەکە لەوەدا لە تێکستیشە کە 100 شێر و ڕێوی دێنیە و چواردە لاپەر دەنووسی و کەس نازانێت دەڵێ چی ئەوە تۆ قوڵنی ئەگە قوڵ بیر و بە ڕوونی قسە ناکەی یعنی فەرمو بە سەیری ئەدی بە گەورەکانی دنیا بکەیت چێ لە مەولانەی ڕۆمی ڕوونترە دەڵێ ئاو قسەی زۆر یا قسەیتیانی ئالۆز بێنی چێ بەقەت هینە بەقەت گۆتە ڕوونە چێ بەقە شکسپیر ڕوونە یعنی شکسپیر دوو جملەی ئالۆزیتیانە دوو جملەی ئالۆز نبینیوە دوو ڕستە نبینەوە تێی نەگەی ئەفریقێک تێی دەگا کوردێک تێی دێگا بە دلیلی ئەوەی ئێستا شانۆگەرێکی وەکو هاملێت لە ئەسویبا دەکرێت لە کوردستان دەکرێت لە کەرکوو دەکرێت لە بەسڕا دەکرێت دەبێت زۆر ڕوونە باشە مامۆستا هەنێک لە شعرەکان کە کاتێک دەیخوێنیتەوە چیرۆکە واقعەکە دێتە بەر چاوت یانی لە کاتی خوێندنەوەی شعرەکاندا بۆ نمونە ئەو شعرێک کە دەڵێ بە دەنگێکی خۆش وتت دەڕۆم هەر لەو کچاژووی کە لە دەرمانخانەیەک بە ڕوویەکی خۆشەوە یاخود بە ڕوویەکی پێکەنی ناوێ شروبێکی تاڵت پێشکەش دەکات ڕاستەخۆ و چیرۆکە دێتە بەردەمتکەوە تۆ کچەکە بینی و شروبێکی تاڵت ئەدات تێمانە هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە هۆکارەکە بۆ ئەو دیقەتدانەیە یان بۆ وەستاییە کێشەکە هەمووی هوەرە وەستاییە یان کێشەکە ئەوە نییە شاعیردانی شێونی بڵ عرق بخواتەوە دوو پاکت بچێشێ و بە زەمبیلە بوو بێتە خواری ئیشکردنە وەکو زەڕەنگەری ئیشکردنە یعنی ئەدەبیات ئیشکردنە ماندووبوونە بەڕاستی هیلاک بوونە ئەوە نییە تۆ دانیشی و وەکو ڕەجە پەنجیرەکە بکەوێتە دەمتەوە بەڕاستی یعنی تەوەزلی نییە دەبی بخوێنیتەوە دەبی ئیشکەیت دەبینکەیت ئەمەی کە جەنابەت بە نمونە دێنیەوە من مەبەستمە مەسەلەن شوێنە گشتیەکانیش کە مە هەفتانە ئیشمان بە سەیدلێ دەبێت خۆم نامناڵەکەم ناڵەکەم ناخێزانەکەم خێزانەکەم نابرادەرەکەم یعنی هەفتانە دەیبینین و ڕۆژانە دەیبینین و ئەوانە بۆچی ئەمانایەتە ناو ئەدەبیاتەوە بۆچی تۆ تێکستێک نبینی لە سەیدلیە تێکستێک ناوی ناوی سەیدلی تیاوی مع العلم معقول نییە 3000 ئەستێرە و پەپولەی تیاوی چکەم لە گەڕە کەش دەژیان بەس هەموو شتیشلی و بەس پەپولی نەبوو یعنی کوران و پەپولیان گوتووە باوەڕ ناکەم 3 ساڵ پەپولی بەڵێ مامۆستا پێشەوەی بچینە لای شارێک لە ڕووی ڕخنەیەوە باس لەوا کرێت تەڵعەت تاهیر شعرەکانی لە ڕووی سۆز و عاتیفەوە زۆر لە پلەیەکی باڵادان بەڵام لە ڕووی تەکنیکە وێشتا نەیتوانیوە هەندێک ئامانج بپێشێ تاکو چەندێک ئەم ڕخنە قبول کراوە طبعا هەموو ڕخنەیە قبول کراوە هیچ توانستێکی ئەدەبی یان هیچ پرۆژەیەشی ئەدەبی بێ ڕخنە نەکامڵە بێ نەدەگاتە ئەنجام یعنی ئەگەر ڕخنەی تیانە بێ ئەمە پرۆسەکە کامڵ نییە یان پرۆسەکە باڵێکی نییە چکە ڕخنە و کاری ئەدەبی دەبێت بێ کۆ بڕوە ئەمە قوبوڵە هەرچەندە ئەوانەی کە پێیان وایە لە ڕووی تەکنیکەوە من ئەو تەکنیکەم بەکارهێنەوە کەوان دەیانەوێت لە دیوانی یەکەمم لەبەر ئاوازێک ناوێت بێتە گۆرانی دە تێکستی ئاوایە دە تێکستی نەوعا کۆنەکەیە بەڵام هەستم کرد ئەم تەکنیکە کۆنە ئەم تەکنیکە ئالۆزە یعنی خەڵک ژیانی ئەوەندە ئاسان نییە ئەدەبەشی لێ گرانکەی خەڵک مەشاکلی زۆرە ئەدەب نابێت بێتە مشکلەیەکی تر کەس ئامادەنی من خۆم ئامادەنیم بۆی لە تێکستی یەکێک بگەم چ حەوت کتێب بخوێنبوو
بەڕاستی قورئان بە قورئانی خۆی مەرجی ئەوەی دانە ناوە یەکێک بێتە مسلمان دەبێت 20 کتێب بخوێنێتەوە بۆ بچە قورئان بخوێنێتەوە مەرجی پاک و خاوێنی داناوە دەست نوێژ بشۆ بڕۆ بخوێنەوە زۆر جاران ئەگەر عەرەبیش دەزانی بڕۆ حوجەی کە و بخوێنەوە بەڵام بە بەدەنجی بەرز نابۆ ئەوەی خەڵک لە غەڵەتت نەگا لە دڵی خۆت و بە چاو بیخوێنەوە ئەگەر غەڵەتیش بێ هەر تاعەت حسابە ئێخوایش گەورە و گران مەرجی بۆ ئەوە دانە نابێت کە خەڵک کتێب بخوێنێتەوە یعنی چی کابرا تێکستێک دەنووسێت 14 لاپەڕ دەبێ من 6 کتێبی بۆ بخوێنمەوە ئەتا لە 4 لاپەڕەکەی ئەو بگەم بەڕاستی خۆ من نەزەرەی بیرکاری نییە ئەنیشتاین بێ و نەزەرەی نسبی بێ و من پێویستە بچم تاریخی مێژووی فیزیا بخوێنمەوە بۆینە لە نەزەری نسبی ئەنیشتاین بکەم حەزی لە کچێک کردووە نەیان داوەتیە دراوسی 4 لاپەڕە نووسیوە سەرسەرم بەس با تێبگەین یعنی خۆ فیزیانە کێشەکە لە چدایە کێشەکە لەوەدایە وەکو گوتم هیچ لەوە ئاسانتر نییە من ئیشەکە لێ قورسکەم یعنی لەوە ئاسانتر نیە ئێستا من قسەی بکەم تۆ تێی نەگەی زۆر ئاسانە بەڵام ئەوە قورسە کە من ئەسڵەن بە نمونشکە بێن بۆ ئەو تێکستی من دەینووسم مەترسی دارترین تێکستە خەتەرە زۆر لە بەروی فەلاحێک دارتاشێک فیتەرێک دەتوانین بڵێ مەهیز نییە ینی ئێستا فیتەرێک تێکستی من بخوێنێتەوە توانین بڵێ کاکە مە قسەی قۆڕەمە شعر نییە لە بەروی تێدەگا زۆر جاران ئەوانەی وا دەنووسن کە تێ ناگەی ئەمە حەقی ڕەتکردنەوە لێوەردەگرنەوە یعنی مافی ڕەتکردنەوە لێوەردەگرنەوە مەسەلەن من پێ بڵێم و تێکستەی دەزات تۆ چی زانی ئەسڵەن هەر تێ نەگەیشتووی بەڵام ئەگەر تێ بگەی حەقی ڕەتکردنەوەت محفوظە یعنی تۆ ئێستا بە فەڕەنسی قسەیە بەم بڵێ ئەم ناتوانم بڵێم سوپاس یان بۆ جنی وەدایکم بۆ تێ نەگەیشتیمە ئەو تێکستانەی کە ڕوونن زۆر خەتەرن لە بەرەوەی کابراێک لەسەر عەرەبانە دەتوانێت بڵێمە قسەی قۆڕە و ئەدەب نیە مامۆستا جێمان لە چەند پارچە شارێک بێت بەسەر چاو لەگەڵ ئەوەی باشیش نەژیام تەمەنم بەخشیێتۆ وەک ئەو دایکی هێشتا تێر نەبووە و نیوەی چێشتەکەی خۆی دەخاتە قاپی منداڵەکەیەوە خۆشم دەوێی وەکو ئەوەی سبەی بمرم غەریبیت دەکەم وەکو ئەوەی هەتا هەتایە بژیم لە نێوان من و ژیاندا تۆ هەیت بۆیە ئێستا لەگەڵ دنیا لەو ژن و مێردە دەچین لەبەر خاتری منداڵەکەیان جیانابنەوە لە دڵی مندایە و لە ماڵی کەسێکی تر ئای چی ئیحانەیەکە بۆ درەخت کە چۆلەکەیەک لەسەر تەلی عامود دەنیشێتەوە کە دەزانم لەم شارە نیت وەک ئەو منداڵانەی پێڵاو بۆیاغ دەکەن سەر بۆ بینینی ڕووساری کەس هەڵنابڕن خەریکی جەردم وردە وردە مۆکانم سپی دەبن باڵا و کێشم لەدەست دەدەم یادەوەری هەر کاتێک بێوێ دەمباتەوە سەر شکستێک جۆرەکانی خواردنەوەی مەراق زیاد دەبن و ژمارەی خواردنە ڕێگە پێدراوەکان کەمتر ئاراستەی گلەیم لە نیشتیمانەوە گۆڕیوە بۆ خیانەتی پەنکریاس و ئەژنۆیەکم سزلی جەردی تەمەنم هەر لە کەمی دەدا تەنها خۆشەویستیم بۆ تۆ زیاد و زیاد و زیاتر دەبێت
بۆ ئەوەی دووریت لە یادەوەریمدا جێی بێتەوە ناچار لە مێشکمدا هەرچی گۆرانیم دەزانی سڕیمەوە ئێستا لە سەیرانی هاوڕێکانمدا سەر دەلەقێنم بەشدار نابم لە گوتنەوەی گۆرانیەکان تەنها لە کۆتاییەکاندا دەڵێم ئامان ئامان دەستخۆش سەلامەتی سپاس مامۆستا لەسەریزت بە گفتوگۆیەکی لەگەڵ کاکە میردا بکەین کاکە میر بەخێر بێ زۆر سپاس خۆشحاڵم ماوەی چەندێکە دەست بە ئەسفی تەنور تەمور کردووە بەڵێ سەرەتا زۆر خۆشحاڵم کە لەگەڵ جەنابی مامۆستا تەڵعەت لەگەڵ ئێوەیان میوانم من بەنزیکی زیاتر لە 15 ساڵە وەکو بواری پراکتیک سەرقاڵی فێربوونی ئامێری تەمبورم بەڵام وەکو باگراوند پێشتر باگراوندم هەر لەگەڵ یاهابە بەڵام وەکو دەستکردن بە ژەنینی ئامێرەکە زیاتر لە 15 ساڵە من سەرقاڵی فێربوونی ئامێری تەمبورم ماوەی چەندێکە لەگەڵ مامۆستایە دەرەکەوی و کارەکانتان ئەنجام بدەن من سەرەتای ناسینم بۆ مامۆستا پێش 4 ساڵ بوو کە تێکستەکانی مەبینیەوە بخێندەوە و بەڕاستی ئەعجابێکی زۆرم هەبوو بۆ جەنابیان بەڵام وەکو ئەوەی کە یەکتری بناسین و پێکەوە کار بکەین و لە چەند شوێنێک ژەنینم بۆی هەبوو بێت تقریبەن نزیکی چەند مانگێکە بەم دوایانە دەستخۆش مامۆستا دەست خۆش بێ یەکێک لە هەرە جوانەکانەوەیە کە شاعیر یاخود نووسەر یاخود وەرجێڕ یاخود ئەدیب یاخود پێشکەشکارم هەموو ناوانە هەمووی شایستە بە جەنابتن لە پشتی نووکی قەڵەمەکەتەوە یاخود لەژێر نووکی قەڵەمەکەتەوە لایەنێکی معریفی خوڵی جوانە بینێت وەڕەچاوی لایەنی کۆمەڵایەتی و ئاینی و سیاسی و تەواوی بارودۆخە جیاوازەکانت لە کوردستانە کردووە هیچ چینەکەت بێبەش نەکردووە ئەمە مای فەغڵ و شانازیە بۆ تەواوی چینەکانی ناو کۆمەڵگا نمونەدار بن هەمیشە شاعیر کە لەبەرەی گەلبوو بەبێ جیاوازی لە خاتونێک لە بینی چوار دیوارەوە تاوەکو پایدار و دەسەڵاتێک مامۆستا چۆن ئێمە بتوانین دەقێکی ئەدەبی شعر لە دەقێکی نائەدەبی شعری جیا بکەینەوە بەڕاستی ساکەت دەیان دەق ناوی شعری لێنراوە خۆی ئەمە غەریب نییە بە کورد و شعر دوانن کورد نەحەقشی دیێوابێ لە بەرەوەی ئینسانی کوردی چاو هەڵدێنێ لەگەڵ شعرا گەورە دەبێ مەسلەن فەقیەکان لەگەڵ شعر گەورە دەبن لە مەکتەب لەگەڵ شعرا گەورە دەبی لە مەجلیسا باوکی لە گەنجیا شعری نووسیوە نەینووسی بێ مامی نووسێتی نەینووسی بێ بۆ دایکیان نووسیوە ئیتر منداڵی ئێمە کە چاو هەڵدێنێ ناو یعنی بوونەوەرەشی شعریە وەکو مامۆستا هێمنی موکریانیش دەڵێ دەڵێگە دوو کورد پیاسە بکەسیانە شاعرن بەڕاستی ئێمە نابێت لە تاقیکردنەوەی زمان بترسین زمان گڵۆب نییە بە ڤۆڵتی زیادی بسووتی یان لاستیک نییە کە ڕامان کێشا بفرێ زمانی کوردی مثلەن ئەگەر ڕۆژانە 10 ملیۆن شعری کوردی پێ بنووسێ هەر ناسووتێ هەر ناپسڕێ بەڵکو دەوڵەمەندترە بێ ئێمەی کوردیش بە بازرگانەوە بە سیاسیەوە بە تەنانەت بە تاوانبارەکانیشەوە لە قۆناغێکە شعری هەر نووسیوە لە گەنجێتی بێ لە مڕایقی بێ لە خۆشەویستیا بێ یعنی لەگەڵ شعرا ژیاوە ئێستا کە هەموو خەڵک ڕوو لە شعر دەنێ ئەمە کارێکی ئزگار باشە و نابێت ترسیشمان لێ هەبێ ئەوەی باش بێ دەمێنێتەوە ئەوەی خراپ بێت دەڕوە وەکو جەنابەت لە مقەدیمەکەیە فەرمووت دەیان و سەدان کەس لەگەڵ نالی و مەحەوی ئەوانەیە دەستیان پێ کردووە ئیتر وردە ئەوان چونەتە ژیانی خۆیانەوە ڕەنگە لە بوارێکترا باشتر بوو بن ڕەنگە لە سومعی باشە لە باوکی باشە ڕەنگە پازرگانی باشا بووین بەڵام ئەوەی ماوەتەوە نالی و سالم و کوردی و مەحوی و ئەوانەیە بۆیە هیچ ترسێک نییە لەوەی ئیشاڵە گەنجەکانمان هەموو شعر بنووسن جالەوە خۆشتر هەمیان عاشق بن هەمیان بابلێن عیرفانی بن هەمیان متەسەوف بن هەمیان ئینسانی باش بن لەبەرەوەی زمان خوێن ناکەوێتەوە خۆ دەزانی یعنی ئێمە شەڕی زمان بکەین شەڕی کۆمێن بکەین وەکووە نییە شەڕە چەقۆ بکەین یان شەڕە گەڕک بکەین یان شەڕە تەقە بکەین کێشەمان چییە هەر شەڕە کۆمێن دەکەین قیچەکەی مشکلەیە مادام زمانە و خوێنی ناکەوێتەوە
دقی شعری چۆن لە دقی ناشعری جیا بکەینەوە بەڕاستی کۆمەڵێک کۆڵەگەی هەیە بەڵام بۆ شعری ئازاد زەحمەتترە یعنی پێشترێکگە سەروا و چێش و سەروانە بواە دەمازانیەمەوە مەسەنگە چێشی لەنجی هەبواە دەمازانیم شعرە لەنگە ئێستا کە شعری ئازاد هەیە چێشەکە تۆزێ زەحمەتتر بووە بەڵام لە هەمووی باشتر کۆڵەگەیەکی سادە هەیە کە هیچ پێڵێن شعریەت شعریەت بە ناوە کۆنەکەی جاحز کاتی خۆی ناوی لە نابوو ئاوی وشا یان شەربەتاوی وشا وەک چۆن تۆ مەسەر لیمۆیە دەکوشی هین شەربەتی لیمۆی دەچۆڕێ شەربەتاوی لیمۆی دەچۆڕێ وشەش یان ڕستەش کە بەریەک دەکەون و دەگوشرێن شەربەتاویشی دەرەچی کە ئەو ناوی نابوو ئاوی وشا ئێمە لە ئێستا ناوی دنیا شعریەت یعنی موچرکە یعنی سەر سوڕمان یعنی ئەو تەزووە کارە بایەیە کە لێتەدا لە نێوان با بڵێن کۆکردنەوەی دوو لێک دش یان دوو شتی هاوبەش یان دۆزینەوەی هاوبەشی نێوان دوو لێک دش یان دۆزینەوەی لێکدژی ناو دوو هاوبەش بۆ نمونە نێوانی چاو شەکر هاوبەشن تۆ چۆن لێکدژێک دەدۆزیەوە لەما یان نێوانی ماست و ئاو کە دەبێتە ماستا و زۆر هاوبەشە لێکدژ نییە مەسەرەن تۆ چۆن هاوبەششی لێکدژێک دەدۆزیەوە ناو دوشتی هاوبەش زیاتر تەکنیکی شعری ئێستا خۆی لە بەریەککەوتنی ئەم لێکدژانە دۆزێتەوە وەکو گوتم دوشتی هاوبەش دێنی شتێکی متەناقض یان لێکدژدا دۆزیەوە یان دوشتی لێک دەشدێنی هاوبەشی شتا دۆزیەوە ئەمە ئەم تەکنیکەی ئێستا خوێنەر زۆر زیرەکانە هەست بەو موچڕکەیەرەکە یان هەست بەو خۆشاوە دەکاکە جاحیز ناوی لێناوە شەما مۆستا شعری پاییزی زەعیم یەکێکە لە داهێنانە ئەدیبیەکانت کە ئەنجامت داوە بەڕێزت نووسیوتە چۆن بۆ فۆرمەی ڕوون و سادەی یاخود زمانە سادەیە توانیت پەیامەکەت بگەێنیت پاییزی زەعیم بەڵێ جان پاییزی زەعیم ئەو وردە مەراقە سیاسیانە هەبوو لەلام هەبوو کە ئێمە لای هەمومان هەبوو بەڵام ئەوەندە دووبارە بوو وەلی هاتوو بێزمان دەبوو لە مەجلیسەکانە دەما و کاکەوازە سیاست بێنە بە دووقسێ خۆش بکەیتیانی چونکە هەمومان دەمانزانی لەسەر زوڵم لەسەر نادادی لەسەر گەندەڵی لەسەر نایەکسانی لەسەر ئەو غەدرانەی لە خەڵک دەکرێت لە گەنج دەکرێت لە مناڵەکرێ لە نەخۆشەکرێ ئیترە وردە مەراقە سیاسەنە لای من گەڵاڵە بوو ویستم ئەو وردە مەراقە سیاسیانەی کە ناو خەڵکا باسەکرێ و لە گەبرادرەکان باسی دەکەینەوەوانە ئیتر بێ بە تێکستێک بەڵام چۆن تێکستێک باز لە زوڵمی تیانەبێ چکە من باوەڕم بە عونف نییە لە تێکستە باوەڕم بە تونند و تیژی نییە و پێشم وانێ هیچ شتێک بە تونند و تیژی حەل بێ یعنی نەژن و مێردایەتی بە تونند و تیژی حەلە بێ نە منداڵ بە تونند و تیژی دەبێتە پیاو نە هینە نە کورد بە تونند و تیژی دەگا بە ئەنجام باوەڕم بە تونند و تیژی نییە بە تایبەتی لە ئەدەبە ئیتر دەبواە بچینە ڕوویەشی تری زەعیم کەوەیە نەکبەتێکە بۆ خۆی کەس ڕاستەکەی پێناڵێ ئانی بۆ خۆی دانیشتووە نە کەس ڕاستی پێدەگوترێ نە کەس حەزی لە دەم و چاوێتی نە کەس خۆشی دەوێ تێمان گەیاندووە کە خۆشمان دەوێت ئاتێکی چۆنا یان وامان بۆ دروست کردووە کە خۆشمان دەوێت طبعاً بۆ من ڕۆمانی پاییزی بەدخێشی گابری گارسیا مارکیز بوو بە پاڵ پشت بۆ ئەو تێکستە لە بەرەو تێکستەکە لە سێبەری ئەو ڕۆمان نووسراوە چەندە هەموو ئەحداسەکانی کوردین هەموو ئەحداسەکانی خۆماڵین بەڵام وەکو ئەمانەتێک کە بیرۆکەکەی ئەوە نەک ئەحداسەکانی یعنی نەک زمانەکەی ئیتر لە پەراوێزی ئەم ڕۆمانەوە پێشم وایە مارکیز لە هەموو ڕۆمانەکانی باشتر پاییزی بەتێرکە کە باز لە سەرۆکەکە یان باز لە دەسەڵاتدارەکە دەسەڵاتدار لەو تێکستەیە زۆر گوناحە یعنی ئەگە دەیخوێنی و هەز دەکەی نووسەر چەند ژی بۆ بەستە زمان دەسووتێ کە ڕۆژ لە ڕۆژان ژنێک پشتی نەشوش لە خۆشەویستی ژنێک نامەش دڵایون نەنا لە خۆشەویستی بەڵکو بۆرگرتنی عەرزە و ینی نییە لە وەهمێک دەژی کە وەهمی دەسەڵاتە تێکستی پاییز زەعیم لەسەر ئەو زوتانەیە بەرامبەر بە دەسەڵاتداران باشە مامۆستا لە ساڵی 1986ەوە دەست بە شعر نووسین کردووە بۆچی مامۆستا تەلعات تاهیر تاکو 2009 وەستا و هیچ بەرهەمێکی چاپ نەکرد من بڵاوکردنەوەم زۆر پێ ترسناکە
ئەو پێشم وایە گەنج نابێت چاپکە چوە گەنج چاپیکە پشیمانەوێتەوە ئیتر سەریکە ئیغرایی یان با بڵێن خۆشی شوهرەت وەکو ئیغرای پارە وایە دەبێ بیگری نەیگری حرام و حەڵاڵت نامێنێ یعنی وەک چۆن حەزی پارە پیاکردن حەزی پارە ئەگەر ئاگال لە خۆ نەبێ حرام و حەڵاڵ نامێنێ ڕەنگە پارە لە برای خۆت بەریت ئەگەر حەزەکە گەیشتە ئەو کۆنتترۆلی نەما حەزی شوهرەت بوون و ناوبانگ دەرکردن ئەوانەش وەکو حەزە وایە وەکو پارە پیاکردنە ئەگات لی نەبێ دەربا یعنی دەبێت تۆن بیگری ئەمجارێ داپیرم دەیگوت حەز بەریدەی دەشتێکە بیگری مشتێکە یعنی زۆر بە ئاسانی دەگیرەی لە بیدایەت من باوەڕم بەوە نەبووە کە لە گەنجیشت بڵاوکەمەوە لە بەروەی بەڕاستی ئەمن بەتەمان نەبوو حاسیس و مەشاعری خۆم بەرامبەر بە دنیا و بە ژنان و بە سروشتوان دەربڕم و بڵاویکەمەوە من حەزم لێ بووە تێکستی خەڵکە لێ وەگرم و بیدەمەوە یعنی سەیری لەوەدا ئێستا مەسەلەن با نمونەیەک بینەوە مەسەلەن من خانوێ دروست دەکەم چیمەتۆکە دەکڕم شیشەکە دەکڕم بلۆکە دەکڕم هەموو کەرستەکانی من وایە بەس وەستایەک دەگرم بۆم دروستکە ئیشەکەی ئەو وەستایەکەی بەس کەرستەکانی منە شعر نووسینیش بەس وەستایەکە شاعیرە بەس کەرستەکانی خەڵکە یعنی چیمەتۆکە شیشەکە بلۆکەکەی خەڵکە ئەوەیە شاعیرەکە دەبێتە وەستا دروستیەکە ئێمە شاعیرمان هەیە کەرستەکەی لە خەڵک بردووە شعریش نووسیوە خەڵکە تێناگا کاکە کەرستەکە لە خەڵک بردووە و خەڵش تێناگا یعنی وەکەوە یەکێک بێ بڵێ من وەستام هەموو کەرستەکە لە من بەرێ دوایە دروستکە بینم خانوونیە دەرگای نییە پەنجەرەی نییە هیژیان نییە تێگەی چۆنە ئێستا ئەدەبیاتی ئێمەش وای لێ هاتبوو یعنی مەسەلەن مەسەلەن حتى مامۆستاکانی زانکۆمان مەسەلەن دکتۆرای دەهێناوە لەسەر شاعرانی کورد لە چۆن یان لە مەسکۆن لە هەولێری یان لە چایخانەی شعبن لە سلێمانی یعنی لەسەر شاعرانی چایخانەی شعب دکتۆرای هێناوەتەوە باشە کە دکتۆراکەی وەردەگرت پێ ئەو بێت چایخانەی شعب یعنی مادەم دکتۆراکەی وەرگرت پێ حەیبە بێتەوە کە شاعیرەکەی لەوێ لەسەر دکتۆرای لەسەر شاعیرەکە وەرگرتووە ئەدەبیاتی ئێمەش وای لێ هاتبوو من بخۆم قەت بۆ خۆم نەنووسیوە یعنی لە تێکستی منە نازانین چەند مناڵم هەیە ژنم خەڵکی کوێیە شتی شخصی خۆمن ینی داوە ژیانی خەڵک بکەیتە شارەکان مادام کەرستەکەی خەڵکە من معقونیە لە مەولەوی دەموچاوی گەنجێک بێنە معاناتی گەنجی بیکەم بە شعر بە شێوەیەک دای ڕێژەم گەنجەکە تێنەگا یان لە مقابلەیە بڵێ وەڵام من بۆ گەنجان نانووسم تەماتە فرۆش چیە لە شعری من بگەم مامۆسا تاکو چەند بۆ شعر بۆ شاعیر بۆ ئەدیب بۆ نووسەرە جوانەکانی کورد گرنگە نووسین بە نەمری بمێنێتەوە زۆر جار بەتایبەتی لە قۆناغی ئێستەیە ئەو ڕخناگیرێ بەتایبەتی لە بەشێک لە نووسەران و بەشێک لە شاعرانیش ئەمڕۆ بابەتێک بڵاوەکەنەوە بەڵام سبەینێ مردووە لە نێو خەڵکدا تاکو چەند گرنگە یاخود مامۆستا تەڵعات ڕەچاوی ئەوەی کردووە نووسینەکانی بۆ ئەم قۆناغی ئێستا گونجێ و بۆ داهاتوش بۆ نمونە ڕەچاوی داهاتوشی کردووە خوێنەوەیکی بۆ داهاتوش کردووە شاعرەکانی دوای خۆی هەمیشە لە ناو کتێبخانەکانی کۆمەڵگەی کوردەواریدا بمێنێتەوە پرسیارش زۆر جوانە ڕاستی مانەوەی تێکست یان حتا مانەوەی ئینسان ناوی ئینسان کۆمەڵێک مەرجیە یەکەم گەورەتر بێ لە عائیلە لە عەشیرەت لە شار زۆرجار لەنەتەوەش یان دەبێ بیرکردنەوەی زۆر فراوانتر بێ هیچێکی ناوچەگەری هەولێرچێتی بکە سلێمانچێتی بکە ناوێ بە هیچ ئەو لە بلی وەگرە یەکێک بەتەما بێ حیزبێ ڕازی کا و چوار حیزبیت کە ئێمال کە ئەمە ناوێ بە هیچ ئینسان دیدگا و دنیابینی بەڕاستی دەبێ فراوان بێ یعنی بەداخەوە ئەدیبی ئێمە مەسەلەن زۆر جاران باسی نێتەوە دەکات بەس لەگە عایلەکەی خۆی خراپە یان دێتە تەلەڤیزۆن باز لە گەلی کورد دەکات کەچی ببینە لەگە ژنەکەی خۆی خراپە یان لەگە دوو مناڵەکەی خۆی خراپە دەبێ ئینسان بیدایە لەگە عایلەی خۆی ڕێکوپێک بێ لەگە شاری خۆی ڕێکوپێک بێ لەگە گەلی خۆی ڕێکوپێک بێ لەگە ویژدانی خۆی ڕێکوپێک بێ لەگە نەتەوەکەی خۆی ڕازگۆ بێ ئیتر بپەڕێتەوە نەتەوەکانی تریش یعنی مانەوەی تێکست گەورەی تێکست با بڵێن مەرجە کەسەکە خۆشی گەورە بیرکاتەوە فراوان بیرکاتەوە یعنی ناکرێت کابرایەکی نەتەوە پەرستی ڕەگەز پەرست بی بتوێ بێ شاعریش عالەمی شتیوانە
يعني ما شاعرمان هەیە بەعسیە لەو بەغدایە شاعری زۆر باشە مەسەلەن لە بەروی بەعسی بووە بنی کورد نەمخوێنێتەوە فارسەکە نەیخوێنێتەوە حتا عەرەبیە نا بەعسیەکەش نەیخوێنێتەوە ئەوە بۆ کوردیش ڕاستە مثلا شاعری کوردمان هەیە لە هەولێرە زۆر باوی هەیە بەس لە سلێمانی کەس نایناسی ئێ باشە لە سلێمانی شارەکەی خۆت دەناسی تورک و فارس و عەرەبیان چۆن دەتناسی یان گۆرانی بێژە لە سلێمانی هەولێری جووری ناگرێت لە بروی شێوەزارەکەی ئەوەندە مەحەلیاتە لە سلێمانی لە هەولێری پێیان خۆش نییە دی باشکە کە تو هەولێرەکەی هاو نیشتبانی خۆت لێ ڕازی نییە عەرەبی بەسڕا چۆن لێ ڕازیە یان ئەرزەنتینێک چۆن لێ ڕازیە ئیتر گەورەی تێکست و مانەوەی تێکست بەڕاستی مەرجە بە دنیابینی فراوان و گەورەی نووسەرەوە زۆر باشە مامۆستا وردە وردە لە کۆتایی بەرنامەکە نزیکە بینەوە مێوەکو کۆتاییەک بە هیوام هەمیشە تەمەەن درێژ بیت و هەر هەبیت و بەردەوام بیت لە کارەکە و لە نووسینەکانت مێ بزانم لە کۆتاییە وەسێتی مامۆستا تەڵات تاهیر چییە؟ من شتێکی هەندە گرنگ نیم وەسێتم هەبێ یعنی کەسێکی زۆر ئاسایی و سادەم و خوار سادەشم وەسێتم وەیە لە تەنیش داکەم بمنێژن لە سلێمانی نەمنێژن لە تەنیش داکمە بازم شوێنێکیشم بۆ خۆم گرتووە بە تایبەت ئیتر پێم گوتوت دەبێت لێ بنێژریمەوەوانە ئیتر هیوادارم وەسێتم ئەوەیە گرنگی بە مناڵتا بدەن گرنگی بە زمانی کوردی بدەن هەتا پێتان دەکرێت زمانی کوردیتان خۆش بێ ئەدەبیاتتان خۆش بێ ئاژاوە و تونند و تیژی و شەڕ هەزاران ساڵە بەرهەمی نەبووە و دڵنیاشم لەمە دوا بەرهەمی نابێ ئێمە بەیەکەوە جوانی زۆر خۆشە لە وڵاتی خۆت سەوزایی هەبێ مناڵ بچێتە مەکتەب باران ببارێ بە ئاشتەوایی بژین مەسلەی ئەمن و ئیستقرار زۆر گرنگە ینی ئێستا ئێوە قیمەتی ئەمن و ئیستقرار دەزان لە کەرکووک دەزان چەند گرنگە منداڵ بە ئاسانی بچێتە مەکتەب و شەو بتوانی داپیر بیتە خەستەخانەوەوانە وەسێتی من زۆر بەسیتە هەرەوەیە زمان و ئەدەبیاتتان خۆش بێ باوەڕ ناکەم ئەزیەتی کەسم دابێ بەڵام ئەزیەتی هەریەکی شمدابێ بە ئەنقەست و بەنا ئەنقەست داوای گردن ئازایی دەکەم و داوای لێبوردنی دەکەم دەستخۆش مامەسا بەڵە بێگومان من و ئاوات لێرە ئێمە کۆتایی پێ خواحافیزیەکەین و بە شارەکانی مامۆسا بە چەند کۆپلە شارێک کۆتایی پێنین لە کۆتاییدا تەنها ئەوەنداڵین چەند جوانە شاعرە جوانەکانی کورد هەمیشە هیچ ئایدیا و ئایدۆلۆژیا و پرانسیب و فکرێک کاریگەریان لەسەر نوچی پێنووسەکانیان نەبووە بۆیە هەمیشە بۆ هیچ لایەن و دەسەڵاتێک بۆ هیچ ئاین و ئاینزادەیەک نەیان نووسیوە تەنهاوە بەلایەنەوە گرنگ بووە کە خزمەتکەن لە ناو کۆمەڵگەدا و هەموو چینەکانی کۆمەڵگا بێبەش نەبن لە جوان نووسینەکانیان تەڵات تاهیر ئەمڕۆ کۆمەڵێک بابەتی زۆر جوانی گیانوتە قۆناغی ئێسەی کۆمەڵگەی کوردەواری هیوادارین خەڵکانی کشەبن هەست بە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی ئاینی کوردبوون زمان بکەن و بتوانن ئەم ئامانەتە وەک خۆی بگەێنە جێگەی خۆی لای ئێمەوە خواتان لەگەڵ بەڵێ خۆشەویستان وەکو لە سەرەتاشە باسمان کرام ئێوارەیە کاتژمێر 4 لە هۆڵی سنتەری ڕۆشنبیری کەرکووک کۆڕێک بە مامۆستا تەڵعەت تاهیر ئەنجام ئەدرێت بۆی بە هیوام هەمووان لەوێ ئامادە بن بۆ گوێگرتن لە چەند شعرێکی تایبەت و بە چێژی مامۆستا تەڵعەت تاهیر لە ئێمە خواتان لەگەڵ بە چەند پارچە شعرێکی مامۆستا کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆ دێنین فەرمان ڕۆژانە بڕۆ بازار و ببینە پیرەمێردێک وەکو تەلەفۆنی عمومی حەبی گەورە گەورە قوت دەدا و لە هەناویدا غڕەیان دێ و بە تەزبیحەکەی هەتا ژمارە 101 لێ دەدا و کەس وەڵامی ناداتەوە ژنێک و کچەکەی لەژێر لشتی یەک عەبادا بە دیافرۆشتنی پاکەتێک پیری باریکە و دانیشتوون بێ ئەوەی بزانن لێرە نەهامەتی کۆنترۆلی نییە گەنجێک ڕوخساری کوژاوەتەوە و لایەتی شەحن دەفرۆشێ ئەم دیمەنانە لە قاپی ناخدا لەگەڵ دەشتێک نعنای مەراغ بزنە و وردیکە
دواتر چاوت وەکو لیمەوە بکشە و کەمێک فرمێشی بەسەرداکە ئەو جاتێ دەگەیت بۆچی ئێواران تەنها خواردنی زەڵاتە باشە. بەدەست بەسەرداهێنانێک سوالکەرەکانمان ڕازی کرد بۆ ماوەیەکی کەم قەمیسەکانیان وەرگرین. جەمەدانی و پیرەمێردانەمان هێنا لەبەر خۆیانەوە لەگەڵ ژنە مردووەکانیان دەدوێن. لە خەستەخانەکان کە مامەی ئەو یوسفە بچووکانەمان هێنا کەوتونەتە بیری شێرپەنجەوە. کەنتۆرەکانی خۆشمان بەتاڵ کرد، قەڵاتێکمان لە جل کۆ کردەوە. ئەم نیشتیمانە حافزە هەمووی بۆم کرد و بینایی بۆ نەگەڕای. ئێزیدیە و لە منداڵیەوە دەیناسم. ئەوسا هەمومانی فێری دروستکردنی دار لاستیک دەکرد. دەیگوت ئاسانە، دوو داردێنین وەکو ژمارە حەوت بە پەتێکەوە دەیبەستین. ئەو ڕۆژە لە کەمپی ئاوەرەکانی عەربەت بینیمەوە دارلاستیکێکی گەورەی دروست کردبوو، بەڵام ئەم جارە لە شێوەی ژمارە 8 نایلۆنێکی بۆری وەک پێستی ئەم جیهانەی پێدادرا بوو ببووە چادرێک بۆ منداڵەکان. یەک دوو چین دەکا و دەڕوخێ. ئەو گەنجە لە کونجێکی چایخانەکە بەسەر مێزێک نوشتاوەتەوە و دێنێ و دەبا بە پولی دۆمینەش ئەم جیهانە دروستکردنی ماڵێکی پێڕەواناوی.